بنای بەڕێ سڵاوی خواتان لێبێ بەندە لە خزمەتان نابم بۆ پێشکەشکردنی بەنامەکەتان. ئێمە ئەمڕۆ لە قەزای شارەزووری لە هاوڵاتیانی بەڕێزە پرسین ئایا حکوومەتی هەرێم توانای چارەسەرکردنی قەیرانەکانی هەیە یان نا. بۆیە ڕووەکەینە شەقام ملیانە پرسین ئایا بەڕای تۆ حکوومەتی هەرێم متوانێت قەیرانەکانی چارەسەر بکە یاخود نا. لەگەڵمان ئایا حکوومەتی هەرێم توانای چارەسەرکردنی قەیرانەکانی هەیە؟ ئەم هەموو داهاتەیە هیچی لێ ناگرێ بە بەڵگە هەمویان بۆ خۆیان ئەیخۆن و کەسی نازان چی لێکرێت. کاتی خۆی ئەوەنە شتی غێرە قانونیان کردێ ئێستا بۆیان چارەسەر ناگرێت. لەبەر ئەوەی یەک ڕیز نین تەبانین لە ناویەکە لەبەرەوەی ناتوانم ئەم مەزعە چاک. ئەوەی وای کردو حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام لە شکست بێ نەتوانێت کێشەکان چارەسەر بکە بریتیە لە بەحیزبیکردنی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. پێت وایە لە ئێستای حکوومەتی هەرێم ئەتوانێت قەیرانەکانی چارەسەر بکە؟ نەوەڵا ئێستا ناتوانێت چارەسەری بکە. وەڵی هیچی نییە هەر ئەیخۆن و هیچ چارەسەریش ناکەن. باشە بۆچی ناتوانم قەیرانە چارەسەر بکەن؟ هۆکارەکانی چی؟ پلانی نییە بێ پلانی ئەگە پلانی بواە چارەسەریەکە لەبەر بێ پلانی ناتوانێت چارەسەری بکە. گریمان تۆ لە شوێنی با بڵێن حکوومەتە بووی چی تەکرد بۆ چارەسەرکردنی؟ وڵی پلانێکم دا نابزانم ئەم پارە ئەم هەموو داهاتەیە لە وڵاتە چی لێەکەن بۆ کوێ بن ئەم هەموو داهاتەیە داهاتی نەوتە داهاتی کارەبایە داهاتی هاتوچۆیە ئەم هەموو داهاتەیە هیچی لێ ناگرێ بە بەڵگە هەمویان بۆ خۆیان ئەیخۆن و کەسی نازان چی لێکرێت نەمەعاشێکە دەن نە ئیشەکەن ئەو تا ساڵێ هەموو جارێ ئەمە سێ مانگە مەعاشە دوایەخەن و دوایەخەن لەبەرە بڵێن عەبادی مەعاشە نێرە هەر بوومەنی ئەمەوە ئیساما خەڵەتان و خەڵکیان خەڵەتان و بەس بەوەی بڵێن وەڵام مەعاش ئەنێرین و جارە چاوەڕێی بەقاکەن و خۆشیان مەعاشەکە نادەن. وەڵی خۆی حکوومەت نەما تا خێران چارەسەرگا حکوومەت ئەگەر بووە بنەماڵەیی هەر چەند کەسێکە و تەواوی در حکوومەت چی و حکومی چی نەوەڵا چارەسەری ناگە. باشە بۆچی ناتوانێت؟ کاتی خۆی ئەوەنە شتی غێرە قانونیان کردێ ئێستا بۆیان چارەسەر ناگرێت هەموو دنیا کردەوە مەعاش خۆر مەعاش ئەوەی کاتێ دنیا کرا مەعاش خۆرنەوت $120 $150 سانەوتاتەوە بۆ 67 خەرجێکی زۆریان کردەوە هیچ بڕوان ناگەم چارەسەر بکرێت بە هیچ حیزبێک کەس هیچ حیزبی خۆی نەگا بە خاوەنی بڵێ من چایەکەم هەمووی وەکو یەک وایە بە هەموو پێکاتەکان و باشە بۆ نەناومێدی یعنی پێ دوایە هیچ کەسێک ناتوانێت ئەم قەیرانە ئێستا چارەسەرکە. ناومێدی چیەوە مامۆسای داما بەبێ موچە دەوامەکە دوکتۆرە بە هەماشی و هەمووی ڕوایەتی ناومێدی چی من پێمێ تۆ پێونێت ناومێدی چی وشتی چی هەرگیانە لەوە بەغاتۆزیێک کۆمەڵێ مەعاشی ئەم ناوە نێرێ پاسەوانی سنوورە و مرگە جەوازات دەمانێتر هەرو پارەما لە بازاڕیش پارێتر نەمایی هەرێمی کوردستان. دڵنیام حکوومەتی هەرێم نەکرد چارەسەری ناکە بەڵکو نایەوێت چارەسەری بکە. هۆکاری نەویستنەکەشی ئەوەیە گەلەکەی خۆی ئەناسێ هەمووی بێدەنگ بووە لە ئاستەمەکانی ئەوە و ئەوی شەرچێکی کردو بۆی چۆتە سەر و ڕێزم هەیە کۆمەڵی ماساوتی دەورەیان داون بەرپرسەکان و ئەوەی ویستویانە کردویانە و بۆشیان چۆتە سەر لەبەرەوە نایەوێت چارەسەری بکە ئەگینا ئەگەر بێوێ چارەسەر ئاسانە. باشە بۆچی یعنی حکوومەت ناتوانێت لە ئێستای ئەمانە چارەسەر بکە؟ هۆکارەکانی چی؟ نەبوونی ئیرادەی حکوومەتە کە ئەمە لە بەرژەوەندی کۆمەڵی شەخصایە کە داهاتی ئەم وڵاتە برن بە تاڵان و کەسیش نییە لێپرسینەوەیان لێ بکە و کەسیش نییە پێیان بڵێ بۆچی وا ئەکەن و واناکەن. باشە مامۆستا گریمان تۆ لە شوێنی حکوومەتی هەرێمە بووی چیت ئەکرد لە ئێستاە ڕوبڕی قەیرانێکی وا بوویتەوە چی ئەەکەی بۆ ئەوی لەم قەیرانە دەربازە بێ؟ تەنها دوو ڕێگە هەیە من لە جێگەی حکوومەتی هەرێم بم ئەو ئیرادەیە دروست ئەەکەم لە لای خۆم کە ئیرادەکەشم هەبوو ڕێگە چارە بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە زۆر ئاسانە. پێش هەموو شتێک ئەگەر داهاتی ئەم وڵاتە بە شەفافانە بخەنە بەردەمی میلەت ئەو کاتە بۆ میلەت هەمووی من بزانم کە باوکم لە ماڵەوە نیەتی داواشتی زۆری لێ ناکەم بەڵام کە بزانم هەیەی و لە منی ئەشارێتەوە ئەو کاتە شێوازێکی ترێت نەبەخوات تا حکوومەتی هەرێم ئاوا دزی لە فەقیر و فەقەرا بکە و کەمەندەمان و فەقیر و کرێکار و هەژار و هەرزەکاران و داماگان بکە هەر لە دواوەی و حیاتی ناتوانێت قەیرانی
باشە بۆ ناتوانێت حکوومەت وڵی ناتوانێت خەڵکە خەڵەتێنە دزیەکە زۆڵێتیەکە هەزاری وەکو ئێمە ئاواش ئێمە شەڕمان کرد ئەوانەی خۆنیساک باشە تۆ چەند بەشی جەسەت لە دەستاوە وڵا لە ساسە لە ساسە جەسەم لە دەستداوە هەموو حکوومەتی هاوکارێکی کردووی نەبەخوا 4 مانگە مەعاشم وەرنەگرت ئەرە وڵا 4 مانگە مەعاشم وەرنەگرت و داماین بە ئایا حکوومەتی هەرێم توانێت چارەسەرکردنی قەیرانەکانی هەیە ئەم هەموو داهاتەیە هیچی لە ناگرێ بەم خەڵکە هەمویان بۆ خۆیان ئەیخۆن و کەس نازان چی لێکرێت کاتی خۆی ئەوەنە شتی غێرە قانونیان کردی ئێستا بۆیان چارەسەر ناگرێت لەبەر ئەوەی یەک ڕیز نین تەبانین لە ناویەکە لەبەرەوەی ناتوانم ئەم بزعە چاک ئەوەی وای کردو حکوومەت هەرێمی کوردستان بەردەوام لە شکست بێ نەتوانێت کێشەکان چارەسەر بکە بریتە لە بەحیزبیکردنی دامەزاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان مامۆسا پێ دوای حکوومەتی هەرێم توانێت چارەسەرکردنی قەیرانەکانی هەیە حکوومەت بەم مۆسعە ساوە ناتوانێت خێرانەکان چارەسەر بکە لەبەر ئەوەی یەک ڕیز نین تەبانین لە ناویەکە لەبەرەوەی ناتوانم ئەم بزعە چاک باشە هۆکارەکانی چین هۆکارەکانی ئەوەیە خەڵکێکی زۆریان تەعین کردووە لە شوێنەکان ناتوانن موچەی فەرمانبەران دابین گەندەڵێکی زۆر هەیە لەناو حکوومەتە لەبەرەوە ناتوان چاکی باشە گریمان تۆ لە شوێنی حکوومەتە بووی چۆن هەوڵ دەدا ئەم قەیرانەی ئێستا چارەسەر بکەیت وڵا ئێستا هەر کەسێ بناتوانم خەیرانە چارەسەر کات لەبەر ئەوەی گەندەڵێکە ئەوە بڵاوی کردووە کەس ناتوان چارەسەری بکات باشە ئێمە زانین لە هەموو دنیاە لە هەموو وڵاتە پێشکەوتەکانە حیزبێک یان چەند حیزبێک بۆ یەکەوە حکوومەت تەشکیلەکەن ئێستش لێرە ئەم حیزبانە کە باڵێن لە حکوومەتی هەرێمان بۆ ناتوان ینی چارەسەری قەیرانەکان بکەن جیاوازی ئێمە لەگەڵ وڵاتە پێشکەوتەکانە چین ئەم حیزبانە ئێرە دوو حیزبی باڵا دەستمان هەیە لەبەرەوەی گوێ ناگرن لە حیزبەکانی تر هەر قسەی خۆیان هینەکەن ئەوە لەبەر ئەوەی ناتوان ئەو پەرلەمانمان شکستیە ناوەمانە لە ڕێی پەرلەمانەوە حکوومەت دەبێت چاکرێت ماشە حکوومەت هێرە متوانێت قەیرانەکان چارەسەر بکە بۆ ناتوانێت ناتوانێت لە بیدایەتەوە نەیانتوانێت دایستی توانن من لە بیرم بێت لە 75 هەر ئاوا بوو تێگەشتی ئاوا کورت توایەوە ئیسەرەوە هەر توایەوە ینی ئێستا مێژوو 75 بەڕایتەوە دووبارە بێتەوە نەوەڵا بەس خیانە دەیە لە کووردا لە بینی خۆمانە ئەزانی بۆیە ناجیانابێت کێنەوانێ خیانەتەکەن هەر خۆمان کوردی حیزمەکان بەبۆچنی من حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا ناتوانێت قەیرانەکان چارەسەر بکات چکە بۆ پێی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا شکستێکی زۆر هێناوە لە پرۆسەی بەڕێوەبردننی لە پرۆسەی بەڕێوەبردننی هەرێمی کوردستانە لە ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە لە ڕێگەی دامەزراوەکانەوە لە ڕێگەی مؤسسەکانەوە بتوانێت کێشەکان یەکلایی بکاتەوە ئەوەی وای کردووە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام لە شکست بێ نەتوانێت کێشەکان چارەسەر بکە بریتە لە بەحیزبیکردنی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها بەڕێوەچوونی ئەم حکوومەتە لەم قۆناغی ئێستادا هیچ پێویستێکی نییە بە بۆچوونی من و باشترین چارەسەر باشترین چارەسەر و باشترین ڕێگا بۆ قۆناغی ئێستای هەرێمی کوردستان بریتە لە هەڵبژاردنێکی پاک و بێگەن لە ژێر چاودێرینەتەوە یەکگرتوەکان و قەناعەتی شمایم حکوومەتە شکستێناوە تەواوی ئەو شکستەشی تەواوی ئەو قەیران و دۆخێنە هەمواری کە ئێستا بەسەر هەرێمی کوردستانە هاتووە بریتە لە بەرهەمی ئەو زوڵمە گەورەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەسەر تەواوی سەرجەمچین و توێژەکانە هێنایەتی بۆی بۆ چۆنی من لە ئێستادا هیچ هیوایەک و هیچ ئومێدێک نابینم بۆ چارەسەرکردنی دۆخی ئێستای کوردستان و خوازیاریشم و داواکارم لە حکوومەت بە زووترین کات شکستی خۆی ڕابگەێنێت و هەروەها کاتی هەڵبژاردنەکان دیاری بکات بتوانێت لە ڕێگەی هەڵبژاردنێکی پاک و بێگەردەوە دۆخی ئێستای کوردستان بگۆڕێت قۆناغێک دۆخی ئێستای کوردستان بباتە پێشەوە. ئایا حکوومەتی هەرێم توانێت چارەسەرکردنی قەیرانەکانی هەیە ئەم هەموو داهاتەیە هیچی لە ناگرێ بەم خەڵکە هەمویان بۆ خۆیان ئەیخۆن و کەس نازان چی لێکرێت کاتی خۆی ئەوەنە شتی غێرە قانونیان کردی ئێستا بۆیان چارەسەر ناگرێت لەبەر ئەوەی یەک ڕیز نین تەبانین لە ناویەکە لەبەرەوەی ناتوانم ئەم بزعە چاک ئەوەی وای کردووە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام لە شکست بێ نەتوانێت کێشەکان چارەسەر بکە بریتە لە بەحیزبیکردنی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئومێدت هەیە کەوا حکوومەتی هەرێم بتوانێت قەیرانەکان چارەسەر بکە و موچەی پێشمەرگە بدە یەکی زۆر بە قووەتم هەیە چونکە ئێمە لە ڕابردووە دەیان گوێبگرە زۆر لەمە خراپترین ئێمە 6 پێشمەرگە لە قەراخا بوو حکوومەتێک کە ملیێنێ جێشی بوو بای خوارد و ساحەکەی جێڵە میلەتی کورد گەیەتی ئەگەیت
گەیە ئەم دەسەڵاتە و ئەم دەسەڵاتەیش ئەگاتەوە بە دەسەڵاتێکی تر ئومێدم زۆر بەقوتە ئەم قەیرانە و قەیرانە تری چارەسەرەوێت پێ دوایە ئەوانەی ئێستا لە حکوومەتان هەر ئەوانە توان قەیرانەکان چارەسەر بکەن پێم وایە ئەمانە ئەتوان چارەسەری بکەن چونکە ئەمانە ئەوانن کە یەک بەس شاخی نەماوە بستێ شوێن نەماوە لە خاکی کوردستانە خەڵکی تیانەیە نەکوشت ئەمانە تەجروبەی شاکیانەیە لە شەڵا تەجروبەیانەیە لە سیاسەتە تەجروبەیان هەیە لە هەموو شتێکە بۆیە پێم وایە ئەمانە ئەتوان چاکسازی بکەن من پێم وایە بەر لە حکوومەتەوێ میلەت ئەقلی بەوە بشکێ هەر کاتێ میلەت حکوومەتی بە باوکی خۆی زانی ئەبێ حکوومەت وەکو باوکێ لەگەڵ میلەتە مامەڵە بکە لە کاتێکا کە حکوومەت گومڕایی خۆی پیشاندا و بێباکی خۆی پیشاندا و یاخی بوو لە میلەت پێویستەکە ئامۆژگاری باوکەکەی بکات و بچێتەوە سنوور بە باوکەکەی خۆی دابنی لە هەموو جیهانە تەنان لە ئەم کوردستانی من و تویشە هەموو سنوورەکانمان پاسەوانیە بەڵام هیچ پاسەوانیە بۆ سنووردارکردنی دەسەڵاتی حکوومەت و دەسەڵاتدارانی یاریمی کوردستاندان نراوە تا ئێستا هەموو شتێک بەدەستی خۆیان من پێم وایە نە چی یەکێتی پارتی گۆڕان کۆمەڵ یەگرت و هەر پێنج لایەنە سیاسیەکە پێویستەکان لە ناو هەر پێنجەکەیانە دڵسۆزەکان خەمخۆرەکانی میلەتی کورد بێنە دەرەوە خۆیان جیاکەنەوە لەم زوو گەندەڵانە کاگەبا بۆمان دەرکەوێکی گەندەڵە ئەگەر تۆڵێ حکوومەت کێ حکوومەت هەرم پێنج لایەنێکی ترە چ پەیامێکت هەیە بۆ حکوومەت من هەرم شیعرەمەیە بۆ میلەتمەیە بۆ حکوومەتم نییە ئەڵێ ئەی گەلی کوردی داما و ئەزانی بۆ بێنەوەی چونکە قەت ڕاناپەڕی و هەر لە شیرینی خەوای نەوەی کاکنەوشیروان و نەوەی مامەی پێشەوای کەچی دیلی بەردەستی حکوومەتێکی ناڕەوای خۆری هیوات ئاوا بوو هەر لە تاریکی شەوای خراپ حاڵت شڕ بووە تەریخ نابیتۆکەوای بێدەنگی تەڵبژاردۆ بێنان و ئاو و هەوای تا بێدەنگ بی بێگومان هەر لە هەمان مستەوای نرخت لای حکوومەت نەما وەک ئەم ڕستە و ڕیزەوای حسابت بۆ ناکەن وەک سفری دوای فاریزەوای 26 ساڵ نەیتوانی بێت قەیران بە من چارە سەرکە تۆ چی لێ ڕابینی یعنی تۆی بەم کتوپڕە چارە سەرکە شتیوا بێ باشە گریمان تۆ لە شوێنی حکوومەتە بووی چیت ئەکرد لە ئێستەیە کە تووشی قەیرانێکی لەم شێوازات پێش هەمی گوێم لە هاوڵاتیە گرت ئەم حکوومەتە گوێ لە هاوڵاتی ناگرێمە یەک ئەمەلی چاکسازی نییە ئەمە دوو کار بەم نەماڵەگەرێتیەکە ئەمە سێ هەوڵ تاخر بە دیکتاتۆری هاوڵێتی ئەمە چوار ئەبێ حکوومەتێک تۆ چاوەڕێی لێ بکەی هەر دروست بوو بە بوونەوە دروست بێ وایە حکوومەت ئەڵێ ئەم حکومەڵێ ئەمەی کە ئێستا لەسەر حکومە و با بڵێن دەسەڵاتی بەدەستە بە دەنگی هاوڵاتیان هاتوو بۆ ئەڵێ یانیکەوە گوێ لە حکوومەت ناگرێت نیە بە دەنگی تەزویر هاتیە کی ئەڵێ بە دەنگی هاوڵاتیان هاتیە باشە وایە تا ئێستا تۆ دەنگدانێک بینیە بە چاودێری نێودەوڵەتی کرابێ بینیوتە باشە هەڵبژاردن بکرێت دەنگە دەیەم جارە ئەکێ بڵێم دەنگ نادەم وان نییە دەنگەدەم بەڵام دەنگ بەمانە ناوەڵڵا منێکی وەکو خۆم خاوەنی 12 شەهیدی پلە یەک و پلە دوی یەکێتی بەس ئەو پەنجێ بڕم جایەتە دەنگی پێدا باشە ئیسەشی شوکارێکی هەر دایرە و ئیشم هەبوو بۆ دایرەکان چوم کوڕەجاشێکم لەگەڵ خۆما بدو ئیشەکەی بۆ کردو بڕواکەی بە بەڵگەوە پێ دەڵێم کوڕەجاشی هاتۆ ئیشەکەی بۆ من کردووە کە خاوەنی 12 شەهیدیشم باشە پێ دوایە حکوومەتی هەرێم لە ئێستا توانێت قەیرانەکانی چارەسەر بکە ناوەڵە بۆچی واللهی حکوومەتی هەرێم قەنەعاتم نییە چکە بەڕاستی ئەڵێ بەردێ نەزار بیخاتە بۆمە بە 100 زانە دەرنایە نەک ئەمان ئابادیش ناتوانێت قەیرانەکانی خۆی چارەسەرکە ئابادی لە ئێمە خراپترە هەندێکت هێناوە ئەوەی بەردێک بە نەزان بیخاتە ناو ڕۆمێک و 100 زانە پێت وایە ئەمانی حکوومەتی هەرێمیش نەزانن قوربان بڵێ ئەمە نمونەیەکی زۆر بەسیتە ئەمە میمۆریەکە لە وڵاتەوە دروستراوە ئەمە 65 ساعات و 62 ساعات و 45 دقیقە گۆرانی ئەگرێت یا ڕەبی بێەوەی من مەسوولەکانی خۆمان هەر گیرفانێکیان 65,000 دەفتەرە گرێ ئەگەر ئەوان گیرفانەکانیان دڕی و بەبێ گیرفان سووران و قەیران چارەسەرەکرێت بەڵامەتەوە گیرفانەکانی قوڵ بێنە وەڵا ئێمە نا حەلی مشکلە ئێمە ناکە حەلی مشکلە چۆن بکرێت ئەڵێ ئەوەی چوو نایەتەوە چەند حسابی کە هەر ناتەواوە ئەمان تازە ڕاستیەکەی بە عملی ئەوە نەماون بڵێن حکوومەتن وەکو بینیتان بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە لەبەر نەبوونی ئیرادەیەکی جدی بۆ چارەسەرکردنی کێشەکان حکوومەت ناتوانێت چارەسەری بکە
بەشێکی کەیشان ئەڵێن ئەگەر حکوومەت بێوە چارەسەری بکە ئەبێ لە یەکەم خاڵە ئەو بەرپرسانی بوونەتە هۆی ئەم قەیرانە دەستگیر بکرێن و بە تاوانی خۆیان بە سزای خۆیان بگەن بۆیە ئیرادەیان نییە و نایانەوە ئەو قەیرانە لە ئێستا چارەسەر بکەن ئێمە بەردەوام بین لەگەڵمان بین. هەموو سنوورەکانمان پاسەوان نییە بەڵام هیچ پاسەوانە بۆ سنووردارکردنی دەسەڵاتی حکوومەت و دەسەڵاتدارانی یاریمی کوردستان دانراوە تا ئێستا. ئەگەر ئەوان گیرفانەکانیان دڕی و بەبێ گیرفان سووران و قەیران چارەسەرەکرێت بەڵامەتەوا گیرفانەکانی قوڵ بێنە وەڵا ئێمە نا شەحەلی بشیرێ ئێمە ناکە. کە ئێستا نرخی کارەبای زیاد کردووە، گومرگەکانی زیاد کردووە، غەریبەی زیاد کردووە، لێدانی کامێرەکانی هاتوچۆی زیاد کردووە، ئەم هەموو داهاتە بۆ کوێڕە. تۆ پێ دوایە حکوومەتی عێراقی بتوانێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێ؟ وەڵی ئەڕەوەڵات توانێ و ئەیشیکا بەس ئەگەر ئەمان بڕۆن بەدەم داواکارەکانی ئەوانە ئەی تۆ لێرە نەوتە هەیە و داهاتەکەی خۆتە هەیە و سەرفی ناکەی بۆ خەڵک خۆت ئەی خۆی ئەی بیدە حکوومەتی عێراقی وەکو چۆن 2011 2012 وەزعمان باش و مشکیلەمان نەبوو ئەویش دەتوانێت وای لێ بکە بەس ئەمان ئەیانەوێ بەشەکەی خۆم بۆ خۆم بەشەکەی تۆی شەخۆم ئەوان بەشەکەی خۆشیان نەخۆن بەتان لە حکوومەتی عێراقیش وەرەگرن و ئەویش بخۆن ئەی ناوێشتی وا ناوی. باشە گریمان تۆ لە شوێنی حکوومەتی هەرێمە بووی چۆن هەوڵە دامە چارەسەر بکەی یان پێت باشە چی بکەن بۆ ئەوەی بتوانم قەیرانە چارەسەر بکەن؟ وڵا حاشا من ناچمە شوێنی حکوومەت لە بەڕۆ حکوومەتەوە یشێکی باشی نەگرێت کەس چێتە شوێنەکەی هیوادارم هەمویان بە یەکۆ بتوانن محاوەلەکەن چاکیکەن هەموو حیزبەکان نە گۆڕانە پارتیەکی دیە کۆمەڵە نەوەی نوێ دکتۆ بەرەمەکی هەمووی چارەسەریگا بە هەمووی بوو نە بە یەکێتی چارەسکرێەوە تەنیان نەوە پارتی نەوە کەس خۆی نەگا بەخی نیست هەموو یەک وایە ئەتوان هەمویان بە یەکۆ چارەسەریکەن. ینی پێ دوایە ڕێککەوتنی لایەنەکان ڕێک نەکەوتنی لایەنەکان هۆکارە بۆ ئەوەی ئەم قەیرانە بەردەوام بێ؟ بەڵێ بە تاکید وایە ئەم حیزبەچێ لەگەڵ مالیکیا کۆ بێت و لەگەڵ عەبادیا کۆ بێت و هەموو حیزبەکان بە یەکۆ بڕۆنەوانی حسابێکی جیاوازی تریان بۆگەن بەس تاک بڕۆن ئەو خواخۆیان هەرێمی کوردستان هەڵوەشێتەوە و جوندی عێراقی بێرەدە ناو هەرێمی کوردستان و هیچ و خەمخۆرێکی کورد نییە حکوومەتی عێراق بگرە نان و شەقی حکوومەتی هەرێم لە مەعاشەکەی بەغا زۆر باشترێت هیچی نێگیان نییە حکوومەتی عێراق دڵ نەداوە دڵبێژە وەڵا حکوومەتی عێراق بوو جۆ نێرێ و بوو چۆ نێرێ وەراورێ بە زەمان بە هەمویان بە یەک دەنگ بچنە بەغا دڵنیا بە کێشەکان زۆر باسانی چارەسەرەگری. پێت وایە ئێستا حکوومەتی هەرێم خاوەنی داهاتە؟ حکوومەتی هەرێم بەڵێ ئێستش خاوەنی داهاتە چونکە ئێستا نرخی کارەبای زیاد کردووە گومرگەکانی زیاد کردووە غەریبەی زیاد کردووە سزایی لێدانی کامێرەکانی هاتوچۆی زیاد کردووە ئەم هەموو داهاتە بۆ کوێڕە لەبەرەوە خاوەنی داهاتێکی باشە بەڵام ویستی چاکردن و خستنەگەڕ و خستنە خزمەتی ئەم داهاتی هەرێمی کوردستانە تەنها بۆ باخەڵی کۆمەڵێک بەرژەوەندی خواز و پاوەڕخوازە ڕات و هیچی تر لە ئارایان ئەستا پەیامت چییە بۆیان؟ پەیام وەڵایی دەست لە کارکێشانەوە و وازهێنانی خۆیان بەڕووی سوور باشترە بۆوایان لەوەی کەوا کوردی خۆمان ئەڵێ جام کە پڕ بوو لێی ئەڕژێ بۆی هەیە ئەوانەی ئێستا ئەوان پشتیان پێ ئەبەسن کە ڕێزم هەیە کۆمەڵێ ماستاوچین و کە حکوومەت ئێستا پشت بەوانە بەسێ بە ئارەزوو خۆی هەرچێکی کردووە بۆی ئەلوێت هەر ئەوانە لیان هەڵ بگەڕێنەوە ئەگەر چونکە تا سەر ئەم حکوومەتە ئەوە نەچاوچنۆکە ئەمڕۆ لە منی گرتووەتەوە سبێنی لەوی شەگرێتەوە ئاسانترین نمونەشمان زیندووترین نمونەشمان پێشمەرگەیە هەتا کاریان بە پێشمەرگە هەبوو لە بەرەکانی جەنگا جەنابی سەرۆکی هەرێم خۆی ئەوت ئێمە هەمومان پێشمەرگەی موچەی پێشمەرگە لە پێش هەموو وەزارەتەکانی ترەوە بوو بەبێ دەستکاری کردن بە هیچ شێوەیەک دەستکاری موچەی پێشمەرگیان نەکرد بەڵام لە کاتێکە زانیان کەوا ئیشان بە پێشمەرگە نەمایتر بۆ شەڕکردن یەکسەر دەستیان خستۆتە بینەقاقای پێشمەرگەشەوە و موچەکەی ئەوانیشان کەم کردوتەوە و هەروەکو ئێمەشی لێ هاتووە بگرە کەوتۆتە ئەخیر وەزارەتەوە ئێستا هەموو سنوورەکانمان پاسەوان نییە بەڵام هیچ پاسەوانەیە بۆ سنووردارکردنی دەسەڵاتی حکوومەت و
دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دانراوە تا ئێستا ئەگەر ئەوان گیرفانەکانیان دڕی و بەبێ گیرفان سووران و قەیران چارەسەرەکرێ بەڵامەتەوە گیرفانەکانی قوڵ بێنە وڵا ئێمە نا شەحەری مشکلێ ئێمە ناکە کە ئێستا نرخی کارەبای زیاد کردووە گومرگەکانی زیاد کردووە غەریبەی زیاد کردووە لێدانی کامێرەکانی هاتوچۆی زیاد کردووە ئەم هەموو داهاتە بۆ QR تۆ لە شوێنی حکومەت بی چی ئەەکەی بۆ چارەسەرکردنی ئەم قەیران ئەگە من لە شوێنی حکوومەت بم بەڕاستی کۆبنەوەیەک ئەەکەم بە تەواوی لایەنە سیاسەکان هەوڵ ئەدەم بە یەکگرتوی و یەکدەنگی و یەک هەڵوێستی تەواوی لایەنە سیاسەکان کاتی هەڵبژاردن دیاری ئەەکەم کە کاتی هەڵبژاردنم دیاری کرد هەوڵ ئەدەم لەژێر چاودێرینەتەوە یەکگرتوەکان و لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە بەداخەوە ئێستا پەرلەمانی کوردستان لەژێر دەستی جووت حیزبی هەرێمی کوردستان دوو حیزبی دەسەڵاتدار پشتگوێ کراوە و قۆڕە کراوە و هەر حیزبێک و هەر بڕیارێک و هەر پرسێک بیانوێ خۆیان ئەم دوو حیزبە لە ڕێگەی پەرلەمانەوە یەکلایی ئەکەنەوە لە بەرژەوەندی و قازانجی خۆیان بۆیە من پێم وایە قۆناغی ئێستا حکوومەت بۆ ئەوی بتوانێت ئەم قۆناغی ئێستا بگۆڕێت بۆ ئەوی بتوانێت ئەم قۆناغی ئێستا چاپ بکات دەبێت بە زووترین کات لە ڕێی پەرلەمانی کوردستانەوە و لە ڕێگەی تەواوی لایەنە سیاسەکانەوە کاتی هەڵبژاردن دیاری بکات بۆ چۆنی من ئەمەش باشترین چارەسەرە بۆ قۆناغی ئێستای کوردستان کە ئێستا گەلی کورد بەداخەوە زۆر بەدەست چەندین قەیرانەوە دەناڵێنێت ئەم وڵاتە کاتێک ئەبێ بە وڵات و لە بچووکمانەوە تا گۆرەمان وەکو یەک خۆشمان بوێ وەکو یەک کاری بۆ بکەین نابێ من بیکەم بە خەتای تۆ بیکەی بە خەتای ئەو بیکا بە خەتای ئەو ئەم کارە کاری هەموویەتی لە ئەوڵۆ لە سەرکردایەتیەوە تا ئەگاتە خوارۆ خزمەت بکە هەر کەس لە بواری ئیشەکەی خۆیان بە دڵسۆزی کاری بۆ بکە بەڕاستی حکومەتی نەمانە چونکە حکومەت ئەبێ باوکی میلەت بێ بەس ئەمە باوە پیارەی ئێمەن کاکە ئەمە باوکمانین باوە پیارەن خراپن بۆ میلەت بەڵێ هەزوە خراپن باشە ئەوان بۆ زۆر جارەڵێن ئێمە میلەت هەڵی بژاردووین ئێستا بۆ میلەت ئەوان ناڕازی چوزانین برا تۆ وەختی خۆی خەڵک براگەورەی گەڵە بژار لە دیەکەرە و براگەورە بوو بەریزا هەر یەکە کوێخای ماڵی خۆیەتی کاکە ئیتر ئەوانی هەڵەسن بە پار و پول و پارە خەڵگەڵە خەڵێن و خەڵکی دەنگیان ئەداتی و دوای ناو خۆیانە خۆ ئێمە بڵێن دەنگوین و دەنگنەیە خۆیان هەر خۆیانن خۆیان دەرەشێنن کاک سێر لە من مەکە لە هەموو میلەتی بکە ئەگەر یەکێ لە سەدا دوو کەس و تێم حکوومەتە بوونی ماوە جواب لای خۆیان دەستەکانە خۆش ئێمە مەکەن وەکو پێتەڵێم حکوومەت ئەگەر حکوومەت بێ کراین بە چوار پارچەوە سە حکوومەت ئەگەر حکوومەتە سەرۆکی هەرێمان هەیە جێگیری هەیە خاوەنی ئەو هەموو دەسڵات و قودرەتەیە کە کەرکووکی دا بەدەستەوە وایە وا نەبوو بۆ لەسەر ئەفری نایەتە جواب سوکایەتی و تەسویرەکانی چەند شەوی ڕابردوو نەبینی ها لە هیچ ئەقڵی تێگەانی ئەوە تەقەبول ئەکرێ ها 2000 شەهید پێشمەرگەی دا بە کوشت جێی چی کرد پێم بڵێ لە 24 ساعتدا هەر هەبی دانا بەبێ ئەوەی کە کەس ئاگای لە هیچ بۆ بێت باشە بۆ کۆبانێ بۆ 120 پێشمەرگەی نردوانە گیانی خۆیان بەختکەنیسە بۆ ناینێرێ بینەرانی بەڕێز ئەوەی کە بینیتان پەیامی بەشێک لە هاوڵاتیانی خەزای شارە زوور بوو هەندێک لە هاوڵاتیان پێیان وابوو کەوا حکوومەت بە هیچ شێوازێک توانای چارەسەرکردنی قەیرانی نییە و تاکە چارەسەریش ئەوەیە واز لە دەسەڵات بێن و شغڵیکەن بۆی هەندێک دەموشاوی تازە بچنە شوێنەکەن هەندێکی تریشیان پێیان وابوو کەوا ئەگەر ئیرادەیەکی جددی هەبێ ئەم قەیرانانە بە ئاسانی تێپەڕە بن و ئەتوانن جێوێکی وا بخڵقێنن کەوا هاوڵاتیانی هەرێمی کوردستان تایە بحەوێنەوە بینەرانی بەڕێز پەیامی ئەم ڕۆمان لە قەزای شارە زۆرەوە کۆتایی هات هیوای ئاسوودەی و کامرانی بۆ هەموو لایەکتانە خوازین تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ